شوێنەکە تۆزێ سەخت بوو تیمەکانمان چوونە نێو ڕووبار لە نێو دار و بەردی لێوارەکانی ڕووبار تەرمەکە گیری خواردبوو. کاگڕەوەن تەرمی مینا چۆن دۆزرا وردەکاری دۆزینەوەی تەرمی مینا چۆن بڵێ ئەمڕۆ لە 12 ڕۆژی پرۆسێگەڕان بە دوای دۆزینەوەی تەرمی قوربانیەکان کاتژمێرێکونی بەر لە ئێستا لەلایەن دوو هاوڵاتیەوە پەیوەندیمان پێوەکرا بە ناوەکانی مامۆستا سوڵتان و کاک مامەر کە خەڵکی ئاواییەکانی لای گوندی خەلان و بیاون لە هەموو ڕووداوەکان هاوکاریمەوە بن کە بە پێی وتەی خۆیان تەرمێک بینراوە لە نێو ڕووبار دەست بەجێ تیمەکانمان بەسەر پەرشتی بەڕێز مقدەمی پۆلیس کاروان میراودەلی بەڕێوەبەری بەڕێوەبەراتیمان دەرچوون بۆ شوێنی ڕووداوەکە شوێنەکە تۆزێ سەخت بوو تیمەکانمان چوونە نێو ڕووبار لە نێو دار و بەردی لێوارەکانی ڕووبار تەرمەکە گیری خواردبوو لەلایەن تیمەکانی ئێمەوە تەرمەکە سەرخسترا و لە نێو دواتر ڕەوانەی پزیشکی دادیکرا ئێستا بەڕێگاوەیە پاشکەمێکی تر 15 خولێکێکی تر دەگاتە ئێرە. تەرمەکە گۆڕانی بەسەر داهات بوو یاخود دەستەکەی شێوا بوو بەپێی ئەو دیمەنە سەرەتایانێک کە تیمەکانی ئێمە باسییان کرد پەیوەندیان پێوەکردن تۆزە شێوان هەیە لە تەرمەکە بەڵام دواتر لە راپۆرتی پزیشکی دیارە بێتن کام تەرمە دەکرێت چەند ڕۆژێک بە دەرەوە بوو بێواتە لە لێوارەکانی ڕووبارمان بەپێ ئەو شێوانێک کە ئێستا لە تەرمەکە هەیە بەڵە پێشبینی دەکەین بەڵام دواتر لە راپۆرتی پزیشکی باشتر ئەم ئەنجامەکە دەردەکەوێت. زۆر دوورکەوتو بۆ لە شوێنی ڕووداوەکە بەنزیکەی 35 کیلۆمەتر لە خوار شوێنی ڕووداوەکە تەرمەکە لێ بینراوە.